گفتوگوێم پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک بەیار سەروەر مامۆسای زانکۆ توێژەری سیاسی مامۆسا بەیار سڵاوت لێ بێم کاتت باش سپاس دەکەم بەشداریت کرد لەگەڵمان بە بڕوای تۆ یان خوێندنەوەی تۆ چییە بۆ ئەو خاڵانەی کە دەستنیشان کراون بۆ سەرپێخستنی یاخود بە یاساییکردنی پرسیاشتی لە تورکیا؟ سڵاوتان لەبێت ئەم کاتتان باش هیوادارم باش بن. بێگومان پرسی کورد لە تورکیا مێژوویەکی زۆر درێژی هەیە و 100 شتێک ساڵە لە 1923ەوە ئەو پرسە لە تورکیا دەستی پێ کردووە و تاوەکو هاتوو هەر قوڵتر بۆتەوە. ئەو پرسە هەرگیز بەرەو پێشچوونێکی پۆزتیڤی بەخۆیەوە نەبینیەوە بەو شێوەی کە ئێستا هەیە. ڕاستە شتەکان لەوانەیە لە ئاستی چاوەڕوانی کورد نەبێت هەم لە باکوور و هەم لە بەشەکانی تری کوردستانیش ئەوانی کە بەڕاستی خەمخۆری پرسی تورکیان بۆیە لەوانەیە ئەوانی کە قسە لەسەر ئەو پرسە دەکەن پێیان وابێت کە کورد شکستی خوارد وەگەر سەیری ئەو 12 خاڵە بکەین کە دوێنێ بۆ پەرلەمانی تورکیا بەرزکرایەوە وەکو ڕەشنووسی یاسای دووبارە وەرگەڕانەوەی ئەوانی کە لە ناوپەکەکە بوون یاخود بڵین ئەوەی کە کەس لە سەرەتاوە باز دەکرا یاسای لێبوردن نەبوو یاسای لێبوردنی گشتینیە یاخود یاسای لێبوردنێکی سەرەتاییش نییە تەنهاوەیە دەیانەوێت وەکو یەکەم هەنگاو ئەو گرژیانە کەم بکەنەوە یعنی یاسایەکە بەڕاستی تەنها ئەوەی دەخوێنرێتەوە ئامانز لێ ئەوەیە کە ئەو گرژیەی کە ئێستا هەیە لە نێوان دەوڵەت و تورک لە نێوان دەوڵەت و پەکەکە کەمی بکاتەوە ئەویش لە ژێرەوە دەست پێ دەکات بەڕاستی لە کادرە باڵاکانەوە دەست پێ ناکات لە پرسە قوڵەکانەوە دەست پێ ناکات بەڵکو وەکۆی کە لەو 12 خاڵەدا دەیبینین جۆرێکی سنووردار لە لێبوردن هەیە بۆ ئەوانەی کە بە شێوەیەکی کەم تێوەگڵاون لەگەڵ پەکەکە یاخود بە شێوەی دارایی یاخود بە شێوەی ناڕاستەوە خۆ بە جۆرێک لە جۆرەکان کەسێکی یاسایە لەسەر کراوەتەوە و بە تۆمەتی پەیوەندی هەبوون لەگەڵ پەکەکە لە دادگا کاریان لەسەر دەکات ئەوانە دەکرێت سوودمەند بن ئەوانە پێم وابێت بە ژمارە گەر هەڵە نەبم نزیکەی 4000 کەسێکە ڕاستە خۆ سوودمەند دەبێت لەو یاسایە. ئەو یاسایە یاخود بڵێن ئەو ڕەشنووسە لە ئێستادا بە تەواوەتی وەکو خۆی ئەگەر هەر ئەوەن دەبێت بێگومان لە ئاسی چاوەڕوانەکان دانیە بەڵام لە هەمان کاتدا هەنگاوێکی زۆر گرنگە بۆ پرسی کورد لە تورکیا چونکە لە دوای 1923 بۆ یەکەمین جارە لە تورکیا پرسی کورد لە ناو پەرلەمانی تورکیا گفتوگۆ لەسەر دەکرێت لە سەرەتاوە لە 23 تاوەکو دوێنێش پرسی کورد لە تورکیا تەنها لە ڕێگەی چەک و تەنها لە ناو دام و دەستگایەکانی میت و لەلایەن عسکەری تورکیەوە کاری لەسەر دەکرا بەڵام ئێستا وەکو دەیبینین بەرەو پێشچوونەوە پەرلەمان کە دامەزراوێکی یاسایی و شەرعی دەوڵەتە هاتووە قسە لەسەر پرسێک دەکات کە ئەوان لە سەرەتادا نکۆڵیان لە هەبوونی ئەو پرسە دەکرد یانیوە دەستکەوتە خۆی بۆ دۆزی کورد لە تورکیا بەڵام دەستکەوتی کۆتاییش نییە بۆ کورد دەکرێت ئێمە چامان لە زیاتر بێت ئەرکە لەسەر دەوڵەت ئەگەر بێوێت ئەو پرسە بە ئامانج بگات دەبێ هەنگاوێتتر بەهاوێت لە دوای ئەو ڕەشنووسە چووکە ئەو ڕەشنووسە خاڵی کۆتایی نییە دەبێت بێت خاڵی دەستپێک بۆی بتوانین شتێک بەدەستبێنین و پرسی کورد لە تورکیا بەڕاستی دەستکەوت هەبێت و شوێن بگرێت. مامۆستا بەیار دەقی پرۆژە یاساکە بە ناوی بەهێزکردنی تەبایی نیشتیمانی یەکگرتووی کۆمەڵایەتیە و لە خاڵ یەکەمدا لە بەش یەکەمدا دەڵێ دەسەڵاتی دەستنیشانکردن و پشتڕاستکردنەوە لە مادەی یەکا دەڵێ کۆتاییانانی کردەیی و چەکداماڵینی تەواوەتی ڕێکخراوەکە بە هەموو پێکاتە ڕێکخستن و باڵەکانی ژێر کۆنتترۆڵێەوە لەلایەن دامەزراوەمنی و پەیوەندیدارەکانەوە دەستنیشان دەکرێت و بڕیاری ئەنجومەنی یاساییشی نیشتیمانی پژاز دەکرێتەوە. ینی هەندێک دەڵێن ئەمە مامەڵەکردنێکی تەواوەتی پرسی کووردا یان بچووکردنەوەی پرسی کووردا لە ڕێکخراوێکدا خوێندنەوەی تۆ چییە بۆ ئەمە؟ بەڕاستی ئێمە نابێت هەڵە لەوە بکەین ئەو یاسایە خۆت ئەو ڕەشنووسە ڕەشنووسی چارەسەری پرسی کورد نییە لە تورکیا بەڵکو ڕەشنووسی چارەسەری پرسی پەکەکەیە لە تورکیا ئەو دوو بابەتە زۆر جیاوازن بەڵام چارەسەری پرسی کورد لە تورکیا دەبێت لە یەکەم هەنگاوە بە چارەسەری پرسی پەکەکە دەست پێ بکات چونکە ئەگەر ئێمە بگەڕین و مێژوو دەتوانین باشتر تێبگەین لە 1970ەوە کە پەکەکە دروست بووکە لە 1984ەوە دەستی بە بزوتنەوەی دەستی بە خەباتی چەکداری کرد پێش ئەو وادێش پرسی کورد هەر هەبوو لە تورکیا بەڵام پەکەکە هات پێشڕەوی کرد پەکەکە هات نوێنەرایەتی ئەو پرسەی کرد و
بردیە قۆناغێکی تر بۆیە ئەگەر ئێمە بمانێت پرسی کورد لە تورکیا چارەسەر بکەین بگەینین دەرەنجامەیەک دەوێت پرسی پەکەکە چارەسەر بکەین لە سەرەتادا دواتر لە هەنگاوی دووەم چارەسەری پرسی کورد بێت ئەو پرۆژە یاسایە بۆ چارەسەری پرسی پەکەکەیە لە سەرەتادا بەڵام کێشەکە زۆر قوڵە کاکرانکۆ کێشەکە ئەوەیە پرسی پەکەکە و کورد لە تورکیا زۆر دەتوانین بڵین بەڕادەیەک گرێدرا و تێکەڵی یەکترن لێک جیاکردنەوەی ئاسانیە چونکە سا بۆ نمونە تۆ ئەگەر بتێ پرسی کورد لە تورکیا بڕواتە پێشەوە دەبێت وەکەوەی کە دەوڵەت داوای دەکات پەکەکە هەڵبۆشێنیەوە بە تەواوی بەڵام هەڵوەشانەوەی پەکەکە چێ گەرانتی ئەوە دەکات کە دەوڵەتی تورک بەیانی هەنگاوی تر دەهاوێیان ناهاوێت تۆ ناتوانانی دڵنیابیلەوە بۆیە ینی چۆن دڵی نازام چۆن بڵێم ینی سیقەنیە لە نێوان هەردوو لا سیقەنیە لە نێوان حکوومەتی تورکیا و پەکەکە ئەوانە ناتوانن سیقە بکەن کە ئەگەر پەکەکە هەڵبۆشێتەوە دەوڵەتی تورکیا هەنگاوی تر دەهاوێژێت حکوومەتی تورکیا سیقە ناکات ئەگەر ئەوان هەنگاوی تر باوێن و پرسی کورد بە یاسایی بکەن و بابەتی قوڵتر بێنە پێشەوە پەکەکە هەڵدەوەشێتەوە ئەو پرسە 40 ساڵە ئەو دوولایەنە لە خەباتی چەکداریدان دژیەکتر نزیکەی 40,000 کەس لەو چێشمە گیانی لەدەستداوە لە هەردوو لایەن بابەتەکە زۆر قوڵە بێسیقەیەکی زۆر قوڵ لە نێوان هەردوو لایەن هەیە بۆی ئاسان نییە بەڕاستی ماڵ سەبەر هەرەوەی کە ینی تۆ ئەماژەت پێکرد نزیکەی 40,000 کە زیاتر لێکتر کوژراوە و 40 ساڵ زیاتر ئەمان خەبات دەکەن لێکتر دەکوژێن شەڕ دەکەن قسەکە لەسەر ئەوەیە ئەوانەی کە ڕەخنە لە پرۆژە یاسایەکی وادەگرێن ئایا خەباتی چەکداری بەدیلە لەم سەردەمەدا ینی لە هەندێک لە سەرچاوەکان ئاماژە بۆ دەکات لە 94 بەدواوە عەبدوڵڵا ئۆجالان ئاماژەی بەوە کردووە دەڵێ من بڕوان بە خەباتی چەکداری نەماوە ئەو خەباتی کە ئێستا ئەگەر لە 94 ئۆجالان وای وتبێ ئێستا لە 2026 کە سەردەم گۆڕاوە کە گیان گۆڕاوە کە تەکنەلۆژیا و هێزی شەڕکردن گۆڕاوە بێگومان هیچ بڕوایەکی بۆ جۆرە لە خەبات نەماوە قسەکە لەسەرەوەی ئەوانەی ڕەخنە لەم پرۆژە یاسایە دەگرن ئایا خەباتی چەکداری بەدیلە بۆم سەردەمە دەزانی دەکرێت خەباتی چەکداری بەدیل بێ و دەکرێت بەدیلش نەبێت چۆن ئێمە دەبێت تێبین خەباتی چەکداری بۆچی دەکرێت پەکەکە لە 78 دروست دەبێت و لە 78 خەباتی چەکداری دەست پێ ناکات تەنها بزوتنەوەیەکی کوردیە لە باکوور دروست دەبێت لە 84 خەباتی چەکداری دەست پێ دەکات بۆ لە هەشتایەکان لە دوای کودەتای ساڵی هەشتا لە تورکیا چەوسانەوەی کورد دەگاتە لووتکە داننەنان بە مافەکانی کورد دەگاتە لووتکە توانەوەی کورد دەگاتە لووتکە پەکەکە هەڵدەستێت نوێنەرایەتی ئەو پرسە دەکات لە تووشە کەواتە پەکەکە خەباتی چەکداری دەست پێکرد چونکە پرسێکە بوو چونکە کێشەیەکە بوو دەزانی ئەگەر ئێمە بین باس لە سەرکەوتن و سەرنەکەوتنی ئەو شۆڕەشە بکەین کە پەکەکە لە 84ەوە دەستی پێکردووە دەبێت بەراوردی قۆناغی پێش پەکەکە یاخود ساعتی دروستبوونی پەکەکە لەگەڵ ئێستا بکەین ئەو کاتە بۆمان دەردەکەوێت کە ئایا پەکەکە سەرکەوتوو بیان سەرکەوتو نەبووە یاخود ئەو خەباتە چەکداری کە بەگەڕی خستووە هیچ دەرەنجامیشی هەبوو یان هیچی نەبووە و ئیدی شکستە و ئاش بەتاڵەوەکوی کە لە زۆر شوێن باز دەکرێت دەزانی لە پێش 84 زمانی کوردی بە هەموو شێوەیەک قەدەغە بوو لە تورکیا لە پێش 84 لە ماڵی خۆشت نەدەتوانی بە کوردی قسە بکەی لە ڕێگەیاندن نەدەتوانی بە کوردی قسە بکەی لە کلتورت نەبوو نووسینی کتێب بە کوردی قەدەغە بوو ڕاگەاندن بە هەموو شێوەیەک بە کوردی قەدەغە بوو خوێندن بە هەموو شێوەیەک قەدەغە بوو ئیدی قسەکردنی گشتی و تایبەت هەمووی قەدەغە بوو بەڵام ئەگەر تۆ بێ بە قۆناغی ئێستا بەراوردێکی قۆناغی کۆتاییەکانی پەکەکە و دوای پەکەکەیە زمانی کوردی لە قسەکردنی گشتی قەدەغە نییە لە هەندێک شوێنی فەرمیش تا ڕادێک ڕێگەی بۆ کراوەتەوە لە زانکۆکان بەشی زمانی کوردی کراوەتەوە دان بە هەبوونی سەرکۆماری وڵاتەکە جار لە مناسەباتەکانە شاری مەلای جەزیری و شاعرانی دیکەی کورد دەڵێتەوە ئەوانە هەموو بەرەو پێچوون لە پرسی کوردووە چێ خاوەنی ئەو دەستکەوتەیە لە تورکیا بێگومان جگە لە پەکەکە هیچ کەسی تر خاوەنی ئەو دەستکەوتە نیە پەکەکێ نوێنەرایەتی ئەو کەیسێ کردەوە 84ەوە و تاوەکو ئەمڕۆی هێناوە بۆیە بەڕاستی بێویژدانی ئەگەر ئێمە بڵین ئەو خەباتە چەکداری پەکەکە بە ئاش بەتاڵ کۆتایی هاتووە هیچ شتێکی دەست نەخستووە و هیچ دەرەنجامی نەبووە ئەو هەموو شتانی کە لە تورکیا هەیە ئەو هەموو مافەی کە
من ناڵێم بەڕاستی تورکیا دەوڵەتێکی تەواو دیموکراسی و مافەکانی کوردی هەموو دابین کردو من بۆ شێوە قسە ناکەم بەڵام بەرەو پێشچوون هەیە کرانەوەی دەوڵەت هەیە بەرامبەر بە پرسەکە ئێستا دەوڵەت ئامادەیە لە پەرلەمان کە بەرزترین دامەزراوەی یاساییە لە دەوڵەت گفتوگۆت لەگەڵ بکات خەباتی چەکداری ئێستا لە پێناوچی بەڕاستی ئەگەر لەو قۆناغەدا پەکەکە یاخود هەر بزوتنەوەیکی چەکداری تا ئەو ئاستە دەوڵەت لەگەڵ بکرێتەوە تۆ هەر درێژە بە خەباتی چەکداری بدەی ئیدی پرسیار لەسەر ئەو خەباتە دروست دەبێت ئەو خەباتە لە پێناوچی دەوڵەت ئامادەیە گوێ بگرێت چی دەوێت دەوڵەت تا ڕادەیەک هاتۆتە پێش دەوڵەت کەمێک ئەو مافانی کە تۆ خەبات بۆی دەکرد لە نزیک 40 ساڵە ئێستا بۆی دابین کردووی ئێستا کرانەوەیەکێ لە پرسەکە خۆی دەست پێشخەری کردو بۆ پرسی ئاشتی لە سەرەتاوەکو بینیمان لەڕێی دەوڵەتی تورکیا لە ڕێی دەوڵەت باخچەری و دواتر ئۆردوخانە دواتر ئەوانی ترکە هاتنە ناوی دەست پێشخەریان کرد بۆ پرسی ئاشتی ئێکە دەوڵەت دەست پێشخەری بکات و دەوڵەت بەو شێوێ بکرێتەوە بەڕاستی نازان دەبێت بۆ ئێمە حەزمان لێبێت بزوتنەوەیکی چەکداری بەو شێوەیە قورسە بەردەوام بێت بەڕاستیەوە زۆر نادات پەروەریە بەرامبەر پەکەکە ئەگەر بکرێت ئەگەر دەزانیە کاکڕان کێشەیە شترمان هەیە ئێمە لە باشوور کە لێکدانەوە بۆ دۆخی کورد دەکەین لە ناوچەکانی تری دنیا یاخود بڵێن لە سێ بەشەکەی تر ئێمە بە چاوی هەرێمی کوردستان ینی حسابی بۆ دەکەین ئێمە وام لە دیدگای ئێمە وا خەزم کراوە ئەگەر لە تورکیا کورد حکوومەتی هەرێمی باشووری تورکیایی نەبوو یان حکوومەتی هەرێمی باکووری نەبوو فەشەلی هێنەوە ئێمە پێمان وایە لە ڕۆژاوە ئەگەر کورد حکوومەتێکی هەرێمی وەکو خۆمانی نەبوو فەشەلی هێنەوە بەڵام بەڕاستی واقعەکە جیاوازە واقعی عێراق جیاوازە واقعی سووریا و تورکیا هەمووی جیاوازە تۆ ناتوانانی بەڕاستی لە تورکیا و دەستکەوتێکی وەکو عێراق بەدەستبێنی تورکیا دەوڵەتێکی ئەندامی ناتۆیە دووەم هێزی ناتۆیە تۆ دەتەوێت بچی لە ناو تورکیا هەرێمێک دروستکەی دواتر کێشەی کورد لە عێراق بە شێوەی تورکیا قوڵ نەبوو بەڕاستی بە شێوەی سووریا قوڵ نەبووە کێشەی کورد لە سووریا و لە تورکیا زۆر قوڵتر بووە لەو کێشەی کە لە عێراقی لە 23 کورد لەژێر جۆرە چەوساندنەوەیەکدا کە تاکو ئێستاش ئەگەر هەموو ئەو کێشەی کورد لە باشوور هەی بووە کۆیکەوە ناکاتە ئەوەی کە کورد لە باکوور لە ماوەی 20 ساڵێک لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی تورکیاوە تووشی بوو ئەو هەموو جینۆساید و ئەو هەموو یاسا توندانی کە دەوڵەت دروستی کردووە تایبەت بە تواندنەوەی کورد تایبەت بە ڕاگواستنی کورد دۆخەکە زۆر قوڵە بەڕاستی تۆ ناتوانانی بەراوردی واقعی سیاسی ئەو سێ دەوڵەتە جیاوازە بکەی و پێمان وابێت ئەگەر لە تورکیا کورد دەستکەوتەکانی باشووری نەبووە فەشەلی هێناوە نەخێر لە تورکیا کورد دەستکەوتی زۆر باشی هەبوو تاوەکو ئێستا و بەرامبەر هێزێکی وا گەوەری وەکو تورکیا و دووەم هێزی ناتۆ و ئەو پاڵپشتکێنەوە دەوڵەتی کە تورکیا توانیوێتی دروستی بکات دژی پەکەکە و پەکەکەی خستۆتە ناو لیستی تیرۆری جیهانی و سەرڕای ئەوانە تۆ بتوانی ئەو هەموو دەستکەوتە بەدەستبێنی بەڵام کۆتایی نییە قسەکەی تۆ دقیقەن وایە دەبێ مار پارچەیەک هەر پارچەیەکی کوردستان بە وڵاتی خۆی سیرکەین سروشتیان جیاوازە جوگرافیای شارە کوردیەکان جیاوازە لەو جێگانی تر ینی نیزامەکان جیاوازن هەرێکەوە بە شێوازێک مامەڵی کردووە لەگەڵ پرسی کووردە بەڵام یەک شتمان لە یاد نەچێت لە باشووری کوردستانی شاوی ئێستا بەدیاتوە ینی ڕەنگە جۆرێک لە غەدرکردن بێ لەو سەرکردانەی کە 100 ساڵە خەبات دەکەن لە باشووری کوردستاندا تاوەی کە ئەمڕۆ بەدیاتوە لە 1990 و 20کاندا شێخ مەحموود بۆ نمونە حکوومەت لەم ناوچەیە ڕادەگەێنێ و دواتر حزبی سیاسی گەورە لێرە دروست دەبێت بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان دروست دەبێت لە 46دا ئەنجا هەمیشە پاڵپشتی بۆ پارچەکانی دیکەش لە قیژەکافە بۆ لە منطقانی ئێمە ئەنجا دواتر شۆڕشی نوێ دروستە بێت لە 76 وەکو دەزانین ینی ڕژێمەکەی ئێمەش هیچی کەمتر نەبووە لە توندوتیژی بەرامبەر بە بڵین شۆڕشەکانی ئێمە بەڵام ئەم خەباتە لە هەموو پارچەکاندا هەر بەردەوامی هەبووە سپاس دەکەم ویان یان وەکو پرسیار نەبوو هەر وەکو بەرچاوڕوونیەک بۆ بینەران باسم کرد لە کۆتاییدا ئەکرێ بڵێنەوەی لە باکووری کوردستان تا ئێستا بەدی هاتووە دەستکەوتە ئەگەرچی ڕەنگە بە دڵی ئێمە نەبێ بەڵام بۆ ئەو واقعی کە هەیە دەستکەوتە دەست شاکران کۆن نەوە قسەکەم ناڕۆم بێ بن مەبەستمەوە نەبوو کە لێرە کەم کراوە لەوێ زۆر کراوە مەبەستم سیاسەتی دەوڵەت بوو بەرامبەر بە پرسی کورد لە تورکیانی تاو جیاواز بوو دەوڵەتی لە تورکیا ئەگەر سیاسەتی دەوڵەتی تورکیا و عێراق و سووریا بەراوردکەین سیاسەتی دەوڵەتی تورک چۆن دەڵێ قڕستر بۆ بەرامبەر بە کورد و بەرامبەر بە بوونی کورد چونکە
ئیدی ئەوە بابەتێکی ترانی زۆر هەڵدەگرێت بەڵام من مەبەستمەوە نییە لە بزوتنەوەی چەکداری شۆڕشی یاخود شۆڕشی هەرێمی باشووری کوردستان کەمکەمە بێگومان ئەوە لێرە کرا و هەر پرۆسی ئەنفال لە 1970 کەس ئەنفال کراوە ئەوە لە هیچ پارتیەکی تری کوردستان ئەو قوربانێک گەورەیە نەدراوە بەڵام بەستمەوە نەبوو مەبەستمەوە بکە سیاسەتی دەوڵەت دەوڵەتی تورکیا جیاواز و جیاوازتر و قورستر بۆ بەرامبەر بە سڕینەوەی کورد وەکو نەتەوەیەک لە ناو تورکیا چونکە لە سەنی قۆناغی جیاواز لە عراق بۆ نمونە باسی مافی کورد و باسی ئۆتۆنۆمی و باسی هەبوونی کورد و باسی ئەوانە کراوە بەڵام لە تورکیا بە هیچ شێوەیەک بچووکترین کرانەوەش بەرامبەر ئەو پرسە نەبووە تەنها پرسی تواندنەوە و پرسی بە شارستانی کردن وەکو خۆیان لە سیەکانەوە لە پەنجاکانەوە باسی لێوە دەکەن ئیدی بە هەر حاڵانی بابەتەکە جیاوازم نامێ بڕۆمەناوە تەنها ڕوونکردنەوەیک لەسەرەوەیکەمە بستمەوە نەبوو کە لە باشوور کەم کراوە بەڕاستی زۆر کراوە و هیوادارین کە ئەو قۆناغی لە تورکیا هەیە ئێستا شتیتری بەدووادا بێت قۆناغەکە لێرە کۆتایی نییە چونکە ئەو پرۆژە یاسایی لە پەرلەمانی تورکیا دەبێت ببێتە خاڵی دەستپێک بەرەو شتی زیاتر دەبێت ببێتە دەرچەیەک دوای چارەسەری پرسی پەکەکە دەبێت لە تورکیا پرسی کورد چارەسەر بکرێت پرسی کورد چییە؟ پرسی کورد دابینکردنی تەواوی مافەنەتەوەیەکانی کووردە ناساندنی کووردە بە دەستور وەکو پێکاتەیەکی جیاواز لە تورکیا کە تا ئێستاوانە دابین نەکراوە دابینکردنی مافی خوێندن مافی بەشداری سیاسی وەکو کورد کە تا ئێستا بە شێوەیەکی سنووردار ڕێگەیان پێدراوە و ناساندنی کورد وەکو زمانێکی فەرمی لە دەوڵەت کورد بتوانێت بە کوردی بخوێنێت بە کوردی کاروبارەکانی بەشداری لە کاروبارەکانی دەوڵەت بکا وەکو کورد بێتە ساحەی سیاسی کە ئەوانە هەمووی هەنوو نین بە شێوی سنووردار کرانەوەکەیە بەڵام لە ئاستی پێویست نییە ئێمە بەڕاستی بەو هیواین بەڵام ئاسانەیان نا ئەوش دووبارەشی تر لە خۆی هەڵدەگرێت چونکە تورکیا ئێستا بەڕاستی ئێمە ناتوانین سەیری تورکیا بکەینەوە دەوڵەتێکی تەواو دیموکراسیشانی بەپێی هەموو ئەو توڵی کۆڵینەوەی کە لەسەر سیستەمی سیاسی تورکیاش دەکرێن تورکیا سیستەمێکی تێکەڵە سیستەمێکی خۆسەپێن و سیستەمێکی دیموکراسی تێکەڵە ینی دەوڵەتێکی دیموکراسی نێت ئێمە بتێواکانمان تاو ئاستە بەرزکەینەوە ئێمە دەچین لە تورکیایشی هاوشێوەی وڵاتانی ئەوروپی و سێدەنافی دەژین دیموکراسی لە تۆپە و ئیدی هەمومان بێکەوە بە برایانە و بە خوشک و برایانە دەژین و تەواو کۆتایی هات تورکیا بابەتەکەی قوڵترە بەڵام هیوادارین ئەو پرۆژە یاسایی کە دوێنێ باسکراوە ببێتە دەرچەیەک بۆ چارەسەرکردنی پرسە قوڵەکان نەوەک تەنها ئامانزدەی چارەسەرکردنی پرسی پەکەکە بێت چونکە ئەمڕۆژ پرسی پەکەکە بە هەر جۆرێک دەوڵەت پێی وابێت چارەسەری کردووە ئەگەر پرسی کورد لە ئەساسدا چارەسەر نەکرابێت چۆن پەکەکە لە هەشتا دەستی بە جوڵانەوەی سەربازی کرد دووبارە بە هەمان شێوە دەیان گروپی تر و دەیان ناوی تر لە ژێر ناوی جیاوازتر بەهۆی بە ئامانجی بەرگریکردن لە کورد بە ئامانجی پاراستی مافەکانی کورد بە ئامانجی شەڕکردن بۆ مافەکانی کورد دەکرێت بێنەوە مەیدان و بزوتنەوەی چەکداری دروستکردن و خەباتی چەکداری بکەن دژی دەوڵەت بۆی ئەوە چارەسەر نییە کۆتایی هاتنی پەکەکە چارەسەری پرسی کورد نییە دەبێت پرسی کورد چارەسەر بکرێت لە دوای ئەوە ئیدی ئێمە دەتوانین باسی تورکیایشی دیموکرات بکەین بە پێچاوانەوە زۆر قورسە ئەگەر هەموو شتەکان لێرە بوەستێت و دەوڵەت هەنگاوی تر نەنێت لەوە ناچێت پرسی کورد لە تورکیا بە ئاسانی چارەسەر بکرێت سپاس دەکەم زۆر بەڕێز کاک بیار سەروەر مامۆستای زانکۆ سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان سپاس دەکەم لەو لێرە و لەگەڵمان بووی